بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لێبێ بینێرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتتان باش. من ئەنوەر سەباحم لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدام. باس و بابەتی ئەمڕۆمان باسە لە ساڵی 2023، ئەو ساڵەی کە دەتوانم بڵێم ئیدی تەواو لە بەرەوەی بانگی مەغریبیدا کە تەواو کۆتایی هات. ئێستا ئێمە دەتوانم بڵێم داخل بە ساڵی 2024 بووینە. قسە لەسەر ئەوەیە کە تۆی هاوڵاتی چ قەیرانێکی ساڵی 2023 زۆرترین زیانی لێدایت و زۆرترین زیانی پێگەیاندویت. ئێمە باز لە تەنها هەرێمی کوردستان دەکەین. ئەگەر باز لە تەواوی قەیرانەکانی دنیا بکەین بە بەرنامەیەک و دوانووسیان تەواو نابێ. بۆیە تەنها ئەوەی کە ئێمە باسی دەکەین و ئاماژەی پێ دەکەین باس لە باسی هەرێمی کوردستانە کە ئایا لە 2023 تۆی هاوڵاتی ئەم ساڵەت چۆن بەڕێکرد لە کاتێکە ئێمە ساڵێکی پڕ لە قەیرانمان بەڕێکرد، ساڵێک لە قەیرانی بەرز و نزمی دۆلار، ساڵێک لە قەیرانی نەوت، ساڵێک لە قەیرانی گرانی بازار، ساڵێک کە بە نۆمان کتێمان پەڕاند و 10 و 11 و 12 موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەپەلوش کرا، ساڵی بێکارەبایی لە گەرمای هاوینە و لە سەرمای زستانە، ساڵی بێغازی، ساڵی خراپی ڕێگاوبان، ساڵی بنزینی خراپ و نرخی گران، ساڵی کێشەی نەوتی نێوان بەغدا و هەرێم و ساڵی نەبوونی نەوت لە ماڵەکانی خەڵکی کوردستان کە دەتوانم بڵێم پاش چەند ساڵێک ئێستا ئەوە یەکەم ساڵە ئەو جارە هەندێک نەوتیاندا بە خەڵک. قسە زۆر دەکرێت و تێبینی هەیە لەسەر ئەم ساڵی کە تێپەڕی. ئایا ئەم ساڵی کە تێپەڕی و ئەو قەیرانانەی کە هەبوو، ئەم گرفتانەی کە هەبوو کە ئاماژەمان پێکرد بەداخەوە کە دۆلار ڕۆژێک لە دارە و ڕۆژێک لە خوارە و بازار تا دێگران دەبێ و خەڵکی تا دێ دەستەوەستان دەبێ لە ئاست هەموو ئەم گرفت و کێشانەی کە هەیە، خەڵک تا دێ بەڕاستی وەزع و بارودۆخی ئابووری خراپ دەبێ، تا دێ کاڵا و شتومەک و کەلوپەل و پێداویستی و چارەسەری خەڵک لە ڕووی تەندروستیەوە دادێگران دەبێ. ئەمانە بەڕاستی ئەگەر حەلێک و چارەسەرێکی بۆ نەدۆزرێتەوە لە ساڵی 24 پێم وایە کە بەڕاستی خەڵک بارودۆخی زیاتر لەوەی کە ئێستا هەیە خراپ دەبێ. جێگای داخە کە خەڵکێکی زۆر بەهۆی خراپی ڕێگاوبان جانیان لەدەستداوە و خەڵکێکی زۆر لەوانەیە بەهۆی نەبوونی و نەداری سەری نابێتەوە و نەیتوانی بێ وەکو پێویست چارەسەری خۆی بکە. بەداخەوە ئێستا کە لەم سەرمای زستانە خەڵکێک لەبەر نەداری و نەبوونی نەتوانێ نانێکی گەرم بخوا وەکو پێویست، نانێکی بەتام و چێژ و بەدڵی خۆی بخوا. لەم گەرمایە کە ئێستا لەو سەرمایە کە ئێستا هەیە و لەو گەرمایە کە لە هاوینە تێپەڕی، هەردوو حاڵەت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێگای خەمە و جێگای گرفتە و جێگای ینی چۆن دەڵێ ناڕازی بوونە، چونکە لە گەرمای هاوینە خەڵکێکی زۆر بێفێنکەرەوە بوو و ئێستاش لە سەرمای زستانە خەڵکێکی زۆر بێ سوتەمەنیە. پێتان سەیر نەبێ کە ئەو بەرمێنە نەوتەش کە درا بە 103,000 خەڵکێک هەیە کە باسییان کردووە باسیش دەکەن و زۆریشە تەنانەت نەیتوانیوە بچێەوە بەرمێنە نەوتە وەربگرێت لە بەڕێی ئەو پارەی نەبووە کە بچی بیدا. ئەمانە خۆگرانی بازار ئەوە هەر حسابی نییە، هەر قسەی لەسە ناکرێ. بەرزی و نزمی دۆلار کە خەڵکێکی بەڕاستی قڕ کرد و خەڵکێکی تری پڕ کرد، ئەمەش گرفتێکە. تەمان ئەم گرفت زۆرە، بەڵام ئەو گرفتانەی کە ئێستا ئەمە ئاماژەی پێ دەکەین زیاتر ئەوەیە کە زۆر بەرچاو بوون ئەو گرفتانە. بەداخەوە ئەو گرفتانە بوون کە ساڵێک ژیان لەگەڵ ئەو خەڵکە و ساڵێک لە تەمەنی خەڵکی هەرێمی کوردستان ڕۆی بە کۆمەڵێک قەیرانەوە، بە کۆمەڵێک کێشەوە، بە کۆمەڵێک گرفتەوە و هەموو ئەو کێشانش بەردەوامە ماوەتەوە. تەنها ساڵی 23 نییە، بەڵکو دەتوانین بڵێن لە دوای ئەوەی کە کورد لەم پارچە زەویە، لەم هەرێمی کوردستانە، لەم قەوارەیە دەسەڵاتی گرتوتە دەست، هەندێک کێشە و گرفت هەیە تا ئێستا کە نەیتوانیوە چارەسەری بکە. بەڕاستی ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی گرفتە. ئەمانە گرفتی مادی و گرفتی سەرەتایی ژیانی خەڵکە، بەڵام دەبینین ئەمە لە قەیرانێکی سیاسیشدا دەژین، لە قەیرانێکی ئابووریشدا دەژین، لە قەیرانێکی ئازادیشدا دەژین. بەداخەوە دەڵێم جاران دەمانوت سەدام دیکتاتۆرە و لێ ناگەڕێ خەڵک بە ئارەزووی خۆی قسە بکە، بەڵام ئێستا دەبینین بەداخەوە هەمان شێوە
پەیڕەو دەکرێت و خەڵکێک ناوێری قسە بکە بەڕاستی ئەمە لە ڕووی سیاسیەوە یعنی ناتەبایەکی زۆر هەیە قۆڕخکاری هەیە پاوانخوازی هەیە یعنی ئەمانە هەندێک بابەت هەیە کە بە درێژایی ئەو مێژووە کە کورد دەسەڵاتدارێتی لە هەرێمی کوردستان گرتوتە دەست هەندێک بابەتی سیاسی و هەندێک بابەتی مادی هەیە کە تا ئێستا چارەسەر نەکراوە هەر لەو کاتێک کە لە 92ەوە یەکەم حکومەت پێکەنراوە تاوەکو ئێستای لەگەڵدا بێ نەتوانرایە گرفتی کارەبا چارەسەر بکرێ ئایا بە 32 ساڵ 33 ساڵ تۆ نەتوانی گرفتی کارەبای سێ پارێزگا چارەسەر بکەی کە ئەگەر تەنها ڕۆژی نیو سعاتیان کارەبا عیلاج بکردا بە ئێستا ڕۆژانە 16 سعاتمان کارەبا دەبوو بەبێ پچڕان بەڵام دەبینین نەکراوە پەیوەندەکانی ئێوە وەردەگرین بابزانین ئێوە سەبارەت بە ساڵی 2023 دەڵێن چی کاک عومەر لە سێ سادق سڵاوی خوارد لە بێم کاتت باش سڵاو بە قوربان چاچی کاک عومەر کاک عومەر ئەمڕۆ تەواو ئیدی ئەمە پێمان نایە ساڵێکی تر چکە بە هەموو پێ بەڵێ 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 گیان سپاس دەکەم بە قوربان دەستەکانت خۆش بێ تۆ دەڵێ چی هەتا ئەمانە لەسەر حکومەت هەروە چ شتێک زۆر ئەزیەتی دایتەوە وەکو هاوڵاتیەک ئەمە لە ساڵانی ڕابردوو گەڕێ بەڵام ئەم ساڵی 2023 چ شتێک زۆر ئازاری دای زۆر ئەزیەتی دای زۆر ئەنی بووە بە گرفت هەمووی ئازار بوو قوربان هەمووی ئازار هەمووی ئازار بوو نەوت نەبوو پارە نەبوو هیچ نەبوو کاک عومەر پێیان ناکرێت چارەسەریکەن یان نایانەوێت چارەسەریکەن چارەسەر ناکرێت ناکرێت ئەوەیە کە نایکەن یان ئەوەتە چۆنە ینی وەڵای مامەسەگە هەر تازە فێر بوون چارەسەریان بۆ ناکرێت خەڵکیش بێدەنگە و بێدەنجی خەڵکیان قۆستەوە خەڵک بێدەنگە خەڵک ناوێت قسە بکات بە ئیسلامی و بە عیلمانی و کەس ناوێت قسە بکات ڕاست دەستەکانت خۆشکە عومەرجان سوپاس بە قوربان سوپاس جانەکەم بەداخەوە یعنی ساڵێکی پڕ لە قەیران بەڕێکرا ئاخۆ ئەم حکومەتی هەرێمی کوردستانە ئەم دەسەڵاتدارانی ئەم هەرێمە پلانیان چییە بەرنامەیان چییە چی دەکەن بۆ ساڵی 2024 ئایا لەسەر هەمان هەڵا لەسەر هەمان کەم و کوڕی بە هەمان قەیرانەوە دەچینە ساڵێکی تر یان ئەوەتە بەرنامە ڕێژیەک و استراتیژیەتێکیان هەیە هەوڵ دەدەن کە لە ساڵی 24 ئەم گرفتانە چارەسەر بکەن گرفتەکان هیچیان مستەحیل نین هیچیان یعنی کارەسات نین هەمووی دەتوانرێت چارەسەری بۆ بدەزرێتەوە بەڵێ بەڵێ چێمان لەگەڵ با بفەرمێ ڕۆناک لە سلێمانی ڕۆناک خان مەرحەبا خوشتی عەزیزم سڵاو خوشتی عەزیزی فەرموو وەڵا پرسیارێکم دێ بەڵێ ئەوەی شتە یەکگرتووە بەڵێ یەک کەسی کە وەرنەگرتووە بەس منم لەسەر خەتەم تۆ قسە بکە بەس تۆ لەسەر خەتی فەرموو قسە بکە خوشتی عەزیزم باسە بەساقم مەرحەبا و دێدیە مەرحەبا لە بەڕێزت زۆر سپاس بەساقەی سەبم ئەی تۆ باسی باوکەکەم ئەلحەمدولillah تۆ باشی ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کچکەی دادا ڕووپاک تەلەڤیزۆنەکە ڕاستە کزەکەم کزیەکەم قەزای تۆ لە من کەریە ئەزای تۆ لە من کەیە باوکو برا بەڵێ ڕووناک خان لە دایکی خۆ بگرا ئەوە تۆ دایکی منی و من ئەوە گوێ لێ دەگرم زۆر سەحێب چاکەن زۆر سەحێب خێر و خێراتن ئەزانی ئەوەتە ئێوە لەسەر تەختن لەسەر خێر و خێرات تەواو نابن لەسەر چاکە تەواو نابن حەچیستێ بەس واللهی هەموو ڕۆژێک ئەوا قسە لە خەڵک وەرگرن یەک فرسە سورگو ئەم حکومەتە نایەت ئەبێت چی بازێت ئێمە بیکەین ئەبێت چی بازێ بیکەین ئەم حکومەتە واللهی بە نەبوونی بە دامایی بە قوڕەکەی نازانی چی بکەین لە مەعاسیەکە نەویستیەکە هەموو ڕۆژێک ئەم خەڵکە ئەوێ ئەوێن ئێوە چی ئەکەن ئێوە ئەم هەموو چاکە ئەکەن لەگەڵ تورکیا چاکەتانەکەن لەگەڵ تورکیا ئەم هەموو چاکەیەکەن ئەم شتێکتان ئێوە بۆ ناکرێ باوکو براکەن داپیرێجان گیان تۆ وەکو کەسێکی بەتەمەن
چاوەڕوانی ئەوە دەکرد کە لە دەسەڵاتی کوردی و لەم هەموو پارە و دەسەڵاتی کە هەیە ئاوا ئەو هەموو قەیرانە هەبێ ڕاستەکەی لە دەورێگەڕم بەس ئێوە چەند ساڵ ئەوەتای لەسەر تەختن چاکە لەگەڵ پیوازنی مێردن چاکەیان لەگەڵەکەن خانوو بۆ خەڵکەکەن یارمەتی هەتی و فەقیر و هەزار و نەدارێن ئێوە ئەمەموو چاکەیەکەن دەس هەموو جاریە لەسەر ئەمینجا هەیە بەحسیەت حکومەتەکەن وەڵڵای خۆتان گوناحدارەکەن کەی ئەمە حکومەتە خوا ڕەحمکە دەستەکان خۆش دانیشتووە نە کارەباتەیەکە نە ئاوتەیەکە نە ئاسێ قەرزارێ بن دانەمامی کە نەعازە دینارێ بۆ ماڵەمە ئەمجا دەبەرە دێزیەک بە تەمەن لەسەر جێگا بە عیلاج بە دامایی بە قڕۆکەنی نازانی سەرگۆچەبەری لە ڕووشی نایەکەم دەزێ جەپانکەمە نە لە ڕوون نایە دەستەکانت خۆش بێ داپیرێژیان دەستەکانت خۆش بێ قوربانی تۆم بەساقەتان ومن نهاتم دەرگای هیچ کەسێ بەس چاوەڕێی دەخبەتی خوارد بەس ئەڵێم وەڵڵی هەر خۆتان گوناحدار نەکەن باسکرا ئێوەزانی چی چاکە خێر و خێرا لەگەڵ خەڵکەکەن بەساقەی ئێوەمیشی زاحەکەتان بڵێن بە حکومەت بۆ ئەم میلەتە واسەرتان دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بەڵێ کاک ڕێبوار لە شارە زۆر سڵاوی خوات لەبێم کاتت باش کاک ڕێبوار دەنج تەلەڤیزیۆنەکەت کەسکە زۆر سپاست دەکەم کاک ڕێبوار السلام عليكم براكم وعليكم السلام ورحمة الله بۆ بەرنامە جوانە خۆی پەروەردگار پەیام بکا بە سەرکەوتوتان کا و دەنگی مەزلومیەتی ئەو میلەتە زیاتر ئەوەی گەیەن خوا موفق و سەرکەوتوتان کا سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ من لە گوندی دیاڵەق و تەلەفۆنەکەم لە گوندی دیاڵەق لە شارە زۆر بەڵێ لەکوێ نزیکام دێ ئەو گوندە لەکوێ نزیکە لە خورماڵەوە نزیکە لە خورماڵەوە نزیکە یعنی هەر بە هەورەمان حساب ئەو منتیقەیەش نا عاید بەڵێ بە هەورەمان بەڵێ بەڵێ بە قوربان گوندی دیاڵەق لە ساڵی 1970 لە ساڵی 1986 لە 87 بەدەست کۆمەڵێ جاش و مستەشار سوتێنرا هەتاوەکو ئێستا ئەو دێ هیچ قەرەبوویەکی بۆ نەکراتەوە ئەو دێ ناڕەحەترین دێ بووە لە هەموو شۆڕشەکان بەدەم پێشمەرگەوە بووە و بەداخەوە ئێمە ئەم 2023 زۆر بە ناڕەحەتی ئەو خەڵکە بڕی بێ نەوتی بێ دامایی بێت فاقی هەنی من خۆم تا ئێستا چەند جار هەوڵم داوە لە ڕێ ئەو لا بۆ مەعاش بۆم کرا لەبەرەوە کۆیلە نەبووم مەعاش بۆ نەکرا خەڵکێک بۆ دەستی قسەتە مەعاشەکەی من کە بە بووسێ ڕیشۆ بەڕاستی مەعاشی منی بڕیە ئیسا شتێک قسەی درۆدە لەسەر بۆ خەڵکەکە بەناو دین و هەر ئەوانە بوون کە ئێستا بەناو دینە خۆیانیان فرۆشتە بەم لاولا بوون بەبار بەسەر ئەو میلەتەوە ڕۆژە لە ڕۆژان ئارەقیان نەکردە لەم کوردستانە بۆ ئەم میلەتە جا لەبەرەوەی سێمەش داوا ئەکەین ئەو خەڵک ئەو جاشانە ئەو مستەشارانەی کە بوون بە ڕوخاندنی گوندی دیاڵەک و شیرە مەڕۆگردی قازی بدرێن بە دادگا بۆ من لە هەموو شۆڕشەکان دەورمان بۆ گوندی دیاڵەک و عەشەتی ساری و عەشەتی هاروی لەو مەنتیقا و شیرە مەڕۆگردی سەفا ئیساوانە مەعاشە خۆن لەژێر سێبەری خەڵکێکان مەعاشە خۆن هیچ کەسێ نەیدان بە دادگا ئێمە داوا ئەکەین چەند ساڵە ئێمە داواکەین ئەو جاش و مستەشارانەی کە شیرە مەڕ و دیاڵەک و گردی سەفا و زەرەریان لە تەپەڕێزنە و عەشەتی هارونی و 4 بدرێن بە دادگا نەدرانەمە خاڵێ خاڵێکی تریش برا بەڕێزەکەم ئەو مەعاشە زۆرەی کە بۆ خەڵک کرا کە جاش و مستەشار دەستیان لە کوشتنی پێشمەرگا بۆ ئەو مەعاشانە کەم بکرێتەوە نەمێنێت و لەگەڵ ئەو خەڵکەی کە هەموو ڤێلا و شوقەی ئەمانە نەمێنێت بەڕاستی درێ بە موچەی ئەو خەڵکە هەمومانە بچەی ئەو خەڵکی درێ بەڕاستی ئەگەر ئاواوێ لەم 2024 خەڵک بەڕاستی تاو داماو بووە خەڵک نەبوون بووە جا بەڕاستی ئێمە داواکەین لە پەیام لەم کەناڵە جوان ئەم کەناڵە هاتوێژە خۆزگای هەموو کەسێوەکو ئێوە بیوێرای هەقی بوتایە لەبەرەوە خەڵکێک بە بموچێ ڕیشۆ بەداخەوە 75 ساڵە غەزە ڕوخێنرێ بە بموچێ ڕیشۆ ناتوانێت بەیاننامەیە دەرکا خۆی فرۆشتە بۆ پارەکەی ئەوە تێرە ئینسانی مسلمان خۆی بفرۆشێت فێڵ لە براکەی کا تەفرەقە بدرێتەوە لە کوردستانە جا لەبەرەوە برا بەڕێزەکان ئێمە داواکەین ئەم 2024 وەکو 2023 نەبێ لەبەرەوە خەڵک ڕەشوڕوتە خەڵک داماوە و داوا لە جەنابیشتانەکەن ڕێ ئەم کەناڵەوە ئەو جاشانەی کە دەستیان بۆ لە سوتاندنی دیاڵەک و گردی قازی و ئەو دیانە بەڕاستی بدرێن بە دادگا و ئێمە بۆیە باجماندا لە پێناو حکومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی کاک ڕێبوار لەبەرەوە جاشانە محاسبە بکرێن بەداخەوە ئەوانە ئیش کوردستان بۆ جاشانە سەر بکرێن کاک ڕێبوار وەڵا دەترسم ناویان بێنین گەورەتریان کەن والله من ناوی هیچ کەسێک ناوە زانی چۆنە ناویشیان بۆم کەلەوە چه خەڵکێک لە ئەو شارە زۆر و هەڵەبجەگێ بەم دەگانەوە کاک ڕێبوار ئەوانە ئێستا
كان كارزوري أنا كان قراشان عن صادق يا باراني هلا بيانا في إثني وين راسي داهاتي أمهر يمي كردستان شبو أوانا أما خالي كديش براسي يسمى سود بركسي واهي هرب ناودينو بركسي وابوت يرب ناودينو سي باطواني هي باطوانا كان يحكي دوامك براسي أما الدينداري وما كويليتي براسي كان برو حكمتي هريمي كردستان أجر هي شاب سازيكا أي بروت بخويا براسي أبيه أو معاش الزواري كبوكم والله خلقي جاش ومستشار واستخباراتي كردي بريا خالي كدري أمام وزيرات أبوشية هذا يقتلوا شاخانا أنا رقنا وبيخوي يا ما تفهم عند يا ما شورش مارك يا ما كرداتي مارك يا ما داماوي يا ما قربة سربوي دستان خوش برات زور سپاس كاغري بوارجان والله برا او دي جناب ضلي كلا منطقي خرماله او خو دي هي نزيك هوليرا هاوتها لقوشتبا تيبر بدستي لبستانه تيبر بانمورد یەکێکە لەو گوندانەی کە خزمەتی تەواوی شۆڕشەکانی کوردی کردی بەڵام تا ئێستاکە ڕێگای نییە تا ئێستاکە یعنی وەکو پێویست ئاویان نییە تا ئێستاکە جادەیەکی قیریان بۆ نەچووە گوندی بانەمورد ئەو گوندەی کە من لێ لێدایک بوومە بەڵێ کاکتوانە لە عربەت سڵاوی خوارد لێ بێم کاتت باش باشی برام سپاس کاکتوانە گیان کاکتوانە چیت هەیە لەسەر 2023 وڵا 2023 ساڵێکی قەیرانایی ساڵێکی ناخۆش هیوادارم ئەم 2024 ساڵێ بێت گەڵ لە کامەرانی پڕ لە خۆشی پڕ لە موچەوت ئامانە نەمێننی وڵا زۆر هیوادار بووین وا بڵام هیوامان ئاستنیش بێ هەر نابێ نەکدار وڵا توێت و هیواگەوان تاو تواوە بەدەدەوانەوە خەڵک ینی بێ هیوا بووە ها بێ ئەمەل بۆ کاک توانەوە نییە وەڵا سەگەی تۆ تەواوە برێکەم وای چی بکەین ینی بۆ نمونە پێ دوایە کە حکوومەت چی بکە ئەو دەسەڵاتدارانە چی بکەن بۆی کە چارەسەری ئەو گرفتانە بکەن وەڵا هەم دەسەڵاتدارانە تازە نە بە ئێمە لاچن نە بە سەڵ لاچێ نە بە هیچ شتێک وازیان لێنین ڕاوکان چی ئەکەن هەلێگرین بۆ دنیا بۆ قیامەت دەستەکانت خۆش کاکتوانە گیان زۆر سپاس بە قوربان باوکی ڕەوەند لە کەرکووک سلام علیکم وعليكم السلام ورحمة الله باوکی ڕەوەند سڵاوی خوارد لێ بێم کاتت باش ئەم کاتێک زۆر باش دەستخۆشی بەرنامەکە دەکەم سپاس بۆ بەڕێزت تۆ دەڵێ چی لەسەر ئەو ساڵێکە ڕۆیشت وەڵی بە ژمارە گۆڕینەوە ئیسترنیە بە ژمارە گۆڕینە سێ بوو بە چوار سێ بوو بە چوار لەبەر ئەوەی ئەم وڵاتە ساڵ بە ساڵ خۆزگە بەپار بەداخەوە ئەم وڵاتە بەرەو دووە ئەگەڕێتەوە بەرەو پێشکەوتن ناڕڵا بەداخەوە ئێمە ڕزبینین لەم حکومڕانیە و لەم دەسەڵاتی ئێستای هەرێمی کوردستان چونکە 2022 مزەخورە 2023 بوو بە سێ 2024 ئەبێ بە چوار 2025 ئەبێ بە پێنج ئیتر دڵمان بەچی خۆش بێت یا ئەوە ساڵە لە عمریشمانە ڕۆ باسی ئەوە شار ناکەین باسی قەیرانەکانی هەرێمت بۆکەم وەرە ساڵ بە ساڵ خۆزگە بەپار یعنی وەڵی لە 2024 ئەم قەیرانە لەم وڵاتە حتا بێ خراپترە بێ یعنی خەڵک هیچ نازانم وڵی نازانم چۆن باسی کە یعنی چۆن باسی دیگەی خراپترە بەڵێ بەس ئەوان گوێیان لێ نییە ینی ئیشی خۆیان دەکەن و کۆمپانیەکانیاندا ئیش دەکا و بینا و مەشروعەکانیان بەردەوام و کۆمپانیەکانیان بەردەوامە خەڵکیش بۆ خۆی کەیفی خۆیەتی والله مامۆستای یەک سوالم هەیە بەڕای من یعنی ئەم وڵاتی تو ئەیبینی 6 ملیۆن نەفوس یاوی هاوارێکا بیما بێئیشم بێکارم بێ خزمەت گوزارم بێ هەموو شتێکم یعنی ئەم حکوومەتە نازام کەڕا لاڵە چۆرە چاوی نییە یعنی وەک تۆ قسە بۆ شاکەی بۆ دیوانکەی بۆ بەرد بکەی یعنی ئەم حکوومەت هەتاکەی بە خۆیان ناچێتەوە 10 ساڵ پڕ لە قەیان یعنی هەموو وڵاتێک ساڵ بە ساڵ پێشکەوتن ئەڕوا بڕە و حکومڕانێکی جوان ئەڕوا یعنی لە سەر وڵاتە پێشکەوتوانەکە بەڵام ئەم وڵاتە ئێمە نازانم ژمارە گۆڕینە و دەستەکان خۆش دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس باوشە ڕەوەند زۆر سپاس دەچمە کفری سڵاوی خوارد لێ بێ باوکی سایم کاتت باش سڵاوی خوارد لێ بێ گەورەکەم کفری نەبوو تەچیە زۆر تەبیعیە برا بەڕێزەکەم وڵای 23 بێ و 24 بێ بۆ فەقیر و هەزار هەر یەکە بە شەرتێ ئەگەر ڕاستە و خۆ ڕاستەکەی ئەم میلەتە لە بەغاوە بێ گۆڕاکاری ئەبێ ئەگەر نەبێ بەخوا باوکەم چۆنین خراپترە بین لەبەر ئەوەی
كاغنوجان نمونه بشوك بوب جرموا إما ملتك يعني ملتا بعام بتوشوا مني شوا حرام على دربا اخوان كردوا دعاكش ما قبولنا بها وبلا ويوتي باشايك هبو باشايك جات جرامة ويوتي باشايك هبو ام باشايا ملتك حموي بسلمان بالاخواتر الوهد دعايك انا كده خواهي جورا قبول يكرد ويوتي ام باشايا كمال درو جلسين مو وزيرو قزيرة قال قوتي ورن دعوانا ملتك كان اشياء بينا وكو برزو شكرون وارزو امانة بينا بو كان خاميتو ناحو امانة وتي بو وتي بي بابي هنا تو زور تهاور مكمة هاور او هاور وتي كهموي برجي هاني جرو جلستو حاشا حازري بريق وباق جرو بريق وباقي بها كدو وتي يلا هذا كأشياء خوي بريتوا يا أشياء تو من أي بمواهيد تو من أي بيتو أو باتو هم يعني توشي حرام كل جواي أوا دعاكا قبول نابو اجا امانه همو معناه توشي حرام كدوا دعاكش ما قبول نابو كاغنوي خوار رحمك دەستەکان خۆش باوکی سایە سپاس بە قوربان زۆر سپاس دەچمە قەڵات زێ کاک ساڵح سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک ساڵح سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش ئێوارە باش بە قوربان زۆر سپاس بەڵێ کاک ساڵح بەڕێزت بێ کام قەیرانی 2023 لە هەرێمی کوردستان زۆرترین زیانی لە ئێوە داوا بۆ نمونە بۆ دەنگەکەوە وەڵای گە دەنج تەلەڤیزیۆنەکەت کەسکەی لە ڕادیۆکەت یاخود بڵێن لە مۆبایلەکەت گوێ لەم بگری سپاس دەکەم بەڵێ قسە بکە فەرموو باسی خەیران و شتیوە دەکەن بەڵێ باسی قەیران دەکەین باسی ساڵی 23 دەکەین 2023 وەڵام هەر هیوانێکەوە بڵێن من پێم شێک کابرا لە ئێران مەحاشخۆری ئێرە و لە تورکیا مەحاشخۆری ئێرە و بەزگەل لە بنجیوار و بڵێن لە خەڵکی ئێستا خانەنشینی مەدەنیم 30 ساڵم خزمەتەوە 300,000 دینارم مەحاش هەیە ئەما کابران پێشێک دێ یەک ڕۆژی نەدەوامی کردووە نە هیچی کردووە ئەوە 1 ملیۆن و 2 ملیۆن مەحاشی هەیە و بڵێن ئەوە خەیرانان دروست دەکەن بڵێن دەخۆ نرخ میلەتی ئێرانێ بە مەدەژی کاکە هیچ تورکیا بە مەدەژی سووریا بە مەدەژی دەستەکانت خۆش کاک ساڵح زۆر سپاس هیوادارم کەم گرفتانە چارەسەر بێ کاک هەوڕێ لە زەردەریکە سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاو بە قوربان تۆ دەڵێ چی گیان وەڵی ڕاوەساگیان ئێمە بڵێن چی ئێمە بڵێن و نەڵێن وەڵی ئەوان چۆن باری خۆیان بارکردی هەروە بارەکەن ئەمە ڕاستیەوە ئەمە حاشا هەڵ ناگرێ ئەمانە ئەوە نییە بڵێ حاشا هەڵەگرێمە يعني تو اگر کو کس خوشی گرفته هر بن تلفونه ادانی خوشی گرفته بس با تلفونه کا كاك خوان اذان الناس نعميلته خوان اذان حتى بير صال بيه بلان دانين يتباور بك قسم بخوايته بلان دانين بو صالح كي بلان شورت يلا بخلكك شي بك يعني نمت او ديوار لازم تركي حكمت ولازم تيوتي صابون هرزانك صابون تو خوا صابون تشتري هرزانك تينا اي بانتي بهرزانك اي غاز بهرزانك اي غاز بهرزانك اي امي لتدعم الله حتى كيف تعريته اي باشا امهم وصار كده يعني اي بورنا طارن ولم تيعوا بيجن بوتي واعت لميلته يان كوبدا يان واز دير لميلته باش مينته قرب سره او تاهمو روجي كاكاوري بۆ ئەو خەڵکە هەمووی هاوار دەکا و کەس گوێی لێ ناگری هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوەیە قوربانجان لەخوا ناترسن ئەوە تا دروست بوون ئەمان بە ئیمانی دروست بوون ئێمە میلەتێکی فەقیرین ئێمە میلەتێکی دامان ئەگەرەکو لەخوا بترسیایە فەرموو بڕۆ هەردێک 3000 ماڵەکەی کاول بووە 3 کوڕی کوژیەوە 2 کوڕی کوژیەوە کورا هەر نوێ برایەکی کوژیەوە باشە قەینا ئەوان نەباسی شەهیدمان نەباسی ئەنفالمان نەباسی خزمەتگوزاریمان نەباسی هیچمان تەنها کۆمپانیاکان هێنە کۆمپانیاکان
ديك عصيه ما باين مثل والحاصل لا ينوين شيل انا غير مدير انه انا وتي براجي انا دي خيناك بس مره كان دور اما بس كومبانيا كان يثبتها قال دوانيته خساره كاين هاي كاين دستكان يعني بخواي جوره دست على دي شروالي تعدو 1050 شروالي عدتي قطع عن مدن بس خوشي معني زور سپاس بقربان دسمو داي كاك عبد الله خبات صلاي خوالي بمكاتب باش كاك عبد الله جان فرم بقربان كاك عبد الله صلاي خوالي بفرمو وارد باش بقربان كاك دني امي شغيه خطر ببرم صالي 26 فرم بله 26 رقم كيلانيه بس كاش زمان صدامه انا كرد دجلو زمانيش او قوانين بين صار حكم لو كردستاني من 20 سنه شاتين كرد او انا نجرينا كردستان الواقع كتجدد استاش خلتي وقتي خوي خلتي سليماني وخلتي تطق وخلتي كفري وكلار وش ايش خمويا يعني حكومتك لنا وبتي عواني بري استاك عواني هذا الحكم لو أرجان لناينن قال هذا الحكم تواو يعني لبرتي هذا بتماي تشينما تدقم بس أنا بتماي تشينيا كاكد أمن بقوم حتى آخر سمو لقاعد أقول هيك معنية يت معاشم هي من ذلك إذا ما ريدان اشتغل شيء عملية كان هيك دي كمعنية بس كان اللي عندر إنسان مسيرة كتير وقت رأنا وطن صدام جت أكبر أو خلكبوا هاتوا هواري ذكر كان الرأس بعض هم ما حزر ذكين أنا برو بقاي أوي بعشر نابي بديلة هذا بديلة ثانية بعدين كانوا بديلة سواء كيف عالم أو عادل بكرو عالمك الدنيا بيشي كرو عالمك راس خلقة مقدورة راس خلقة مقدورة دي كذا شنو بكير الزيارة وضعك أو باش دستكان خوش كاك عبد الله جان زور سپاس بقربان دسمت سمال كاك محمد صلاوي خوال اللي بهم كاتب باش كاك محمد بريان كاتب باش ام كاتب باش كاك محمد جان سپاس والله بقربان والله كده كما قلت ام زعي كردستان هذا بەڵێ ساڵێکمان تێپەڕاند بە کۆمەڵە قەیرانەوە کام لەو قەیرانانە کە زۆرترین زیانی بە جەنابت گەیاندووە بۆ نمونە والله قيران هو كهرباء أو معاش هيش منيح چییە ینی تاکەی وابین بۆ نمونە تاکەی من بقوم نسوي شو سمعلم جير ما مخازنك ماشا لو بيشو كهرباء دبرت شو بينات وبرسل معي کە کارەبایەکە لای خۆشتانە كهرباء بيصير شو نقولون بدون كهرباء بله إذا كيش جنگان كهرباء في بدقنا دبرة أو بدقنا دبرة هو يتطوع إيش أبي ما أنا ما هيك اللي لسه كهرباء إذا أو كهرباء ما هو كذا جين أنا ما هو أو معاش بحالك بدم يعني وقوة بنسكت ما كذا جين دەستەکانت خۆش کاک محەممەد جان زۆر سپاس بە قوربان بە هەولێر کاگی سف سڵاوی خوات لێ بێم کاتت باش فەرموو کاگی سف جان سلااو دەبێت بینێرانش سڵاو بە قوربان دەستەکانت خۆش بێ وڵی بەڕای من ئەو قەیرانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزیەکان کە کوردستان لێ بێژە ئەو قەیرانە زیانی هەموو کەسشدایە چۆن بەڕاستی زەنی لەبەرەوەی هەڵبژاردننی کوردستان پەیوەندی بە بەسەحەتی دوو بنەماڵە هەیە و هیچ کێنێ لە گۆڕێ بەس هەڵبژاردننی پارێزیەکان باشترە ئەگە بکرا بەیە کە لە کوردستان نەکرا کوردستان لێ بێ بەشکرا ئەوە بەڕای من گەورەترین ئەوەیە قەیرانە کە زەر و زیانی هەموو خەڵکدایە نەک لە بەس هەڵبژاردن ینی لە ساڵی 2023 چ قەیرانێک زۆر کاریگەری هەبوو لەسەر خەڵک وڵی ئەمە خۆڵان زەنجە زۆر بەرمانکردیا لە مقاولات هەموو خەڵک ئیشی مقاولاتکی دەجێ لێ ناڕانێ دەری لەسەر زیاد دەکرێت باز و خەراجی لەسەر زیاد دەکرێتن یعنی ئەوەی ئەوەی کە متەخۆر باشتر لەوەی کە کات و کارەکات ئەسەر باش شێر ناکاتن
زۆر زڵمیشیان لێ دەکرێتن بەڕاستی یان لە هەموو لایەکی بەس ئەگەر بیان دوێن زانە ئەو کاتی مەعاناتیوان دەبینن دەزانن دەستەکان خۆش زۆر سپاس کاک یوسف زۆر سپاس بە قوربان مامدارە لە عربەت سڵاوی خوا دەبێم کاتت باش. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فرمو شاڵۆ جاساحی فەرمووی هەموو وڵاتان ئەوانەی پێشکەوتون یاسا و نیظامیان هەیە بە نیظام وڵات پێشەکەوێ ئێمە نیظامێکمان هەیە ئەو نیظامە سەری کردین بە قوڕای نیظامی کوردەیە ئەوە ئەگەر لەگە بڕگەکانی هەموار نەکرێتەوە سەریکی بکەین. مامدارە بەڵێ لە هەموو دنیا یان ئەوەتە بە یاسای ئاسمان یا بە یاسایەک لەسەر زەوی بۆ خۆیان دایان ناوە کاروباری خۆیان بەڕێوە دەبن بەس لێرە بە چی یاسایەکە یاسای کوردەی یعنی بە ئارەزوی خۆیانە کوردەی زانی چیە نەویستوە نەوەڵڵا ئەها لە کوردەی قیروسیا کوردەی پیاوشتی بەسەر کوردەی کوردەی ئەوە لە پەرلەمان لە ماڵی ئێمە لە ماڵی ئێوە لە قەناتەکان هەمووی لە هەموو شوێنەمە بەکارێن ئەمە لەگەڵ بەرگەکانی ئەم یاسایە هەموار نەکرێتەوە بەخوا 2000 و نازانێت 2023 بێ بە 3000 شەروازێ وەلەو ئێمە ناگەینەوە باشە 2023 چی لە ژیانی مامدارا کرد؟ وەڵی ئەوەیتر عاقڵ بووم ئەوەی کە گورگ بوو لە پێشی مەڕا بۆم دەرکەوت زیاتر خۆم ناسی ژیانی شوایە بەزەمێ قسێ بکەم ئەگەر مەجالە بێت فەرموو لاحظ فرمو بخواتي واس الدنيا بينا بخوا معنا القران مع نبي ذاته خواتي تبارك وتعالى زور بالرحمه دور روحي لبشريتها خلق كردوه هيك عن حضرتي ادم هيك عن حضرتي عيسى لا اگر حضرتي عيسى خواي قورشني بايتيو ما هو من علي بوايا يسا او صليب كان انو خوا بابيره قوله معنا لكن كان ما دوله عيسى قري خواي قوله حمي وقتان ليره البتن انجيل كيش الغاي كردوته خوي تبارك وتعالى هر وازانا والله ما قربين وصر خوما قيرانا ومعنا دبرته ما شاك خلشي خيا هاي لا فرشي جواناتي خلشي كشماني جفاني خالي هراكا قفي اخي شمعويا على الدنيا يا ابو حاره يا ابو بحاره يا مش الله ليش النبي خوي رب الرحمن خوي اللهم امين دستكان خوش زور سپاس زور سپاس كاك ماموسا شكر لهولير سلاوي خوان دبم كاتت باش. السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماموسا أنور باشي إن شاء الله. باشي براي قورم سپاس دكم. سلامتك إن شاء الله. بله. سلامتك ماموسا جوان. والله بالنسبة لو توري بريزت بس بوجبي. سپاس. نظم دنج ما. إذا عيبيني. أجا دنج تلفزيوني كات كسكا إذا مشكلة ما نابه. كاك حاجي جانا من في موايا مسألة قيران كديارة ولهرين كردستان قيران كان عند زور براسي ناس ميدرين بحقيقة ناس ميدرين بلان اوي راسي بيتن اجت مشاكل كم ترين في ناسي قيران كان لهرين كردستان لدوشد يكم لو لاتك دجين لصالي 2023 يعني خلق دعواتي اويا كعملاتي لولاتي هذه عملاتي لولاتي ئەوە ئەنی ناخۆشیەکان کە زیان گەورەترین زیان دەبێت خەڵکی بێموچە و خەڵکی کەم دەرامەت لە وڵاتێک کە کابرا ئەگەریشی کرێکاری بکەن نییە لە وڵاتێک کە خەڵک لە بۆ کرێکاری ڕوو لە مووسڵ و بەغدا و فەلوجە و ئەمبار و ئەو شوێنانە ئەکەنەتن لەوێ کرێکاریەکەن ئەنی کەواتە زیان لێکەوتن لە زیانەکانی ساڵی 2023 لەسەر تێکرا هاوڵاتیانە فقط ئەوانەی کە لەو وڵاتەی مشەخۆرن ئەوانەی لەو وڵاتی دەستیان لە گەندەڵی هەیە ئەوانەی لەو وڵاتی لە بازاری ڕەش ئیشیان دەسوڕێ ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم ئەمن پێم وایە مەسەلەی عمر کە کاتێک لە ژیانی ئینسان عمر نەقز دەکات زۆر مەفروضە ئینسان بە ڕۆشنبیریەوە لەگەڵ ئەو بابەتانە هەڵسکەوت بکات هەر بە شەعرێکی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ئەگەر لە خزمەت جەنابێت بڵێن كما يكم فرمودي پیغمبر عليه الصلاة والسلام كذا فرمي كن في الدنيا كأنك غريب أو عابد السبيل كما يدبي هموما ريبواري رجال قيامت دين كو حقتك إنسان مفهومي درزبوني إنسان أويك ريبواري رجال قيامت دين أو خاليكم خالي دوم كإمام الشافعي رحمة خوالي اللي فرمي في شوي سفرد هلقرا كريبواري سفري بس دنيا بدا بكولتا كنازاني بو شوي بري كۆکردنەوەت بۆ خەڵکیە بۆ ئەوانیش دەکۆڵ بەری
پڕکە توێشوت کە ئێستا لە بەردەمدایە شەوی تاریکت لە پێشە و ڕێگا احتیاجی ترایە جا من هەوەندە ئەڵێم ئەو کەسانەی لەو وڵاتی ئەژین کە ئەمر و نەهی ئەو وڵاتیان بەدەستە باباش بزانن ڕێگای وانیش ڕێگایەکی تاریکە و ڕێگایان پێویستی بە ترایە و تراش غەیری شەریعەتی خوا غەیری قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ڕێزکە و بەرنامەیەکی دیکە هەبی ماڵوێرانی و خەجاڵەتی ڕۆژی محکەمەی خوای پەروەردگارە دەستی جەنابت خۆش بی بە هیوای سپاس بە قوربان اللهم آمین اللهم آمین دەستەکانت خۆش زۆر سپاس مامۆستا گیان کاگەڕشەد دوا پەیوەندیە با بفەرمێ سپاس کاگەڕشەد فەرموو کاگەڕشەد لە خەبات ئەو کاتت باش گیانی من سپاس لەسەر زۆرترین زیانی تۆ وەکو هاوڵاتیەک لە ساڵی 2023 ئەو زیانانەی کە زۆر کاریگەری هەبوو لەسەر ژیانی تۆ چی بوون؟ من جب لەهانە بەخۆم کابراکمان پێشمەرگەمە پرێتیشم باشە بەڵێ داکەوتنی موسا گەورەترین ضرری زیانی بەداخەوە خەڵکی کوردستان باشە بەڵێ بەڵام من یەکشت بەڵێمە لێرەتانە ئەمن دەڵێم کە مانزەڵا نەما قەیران قەت ناڕێ لە کوردستان هەتا مانزەڵالێکی دیکە دروست بیتەوە هیوادارم کازاکەش بێ مانزەڵا بگریتەوە بتوانین ئەوەت ئەی چارەسەر بکات ئەو بتن ئەو سبرا گەورە بتن ئەزین هەر لایەنە بیتن هیوادارم بەهاناو کاگەڕشەد پێ دوایە کە ئەو قەیرانانە هەیە ناتوانن چارەسەری کەن ینی ئەمە 33 ساڵ 32 ساڵە کارەبا ینی نازانم کەی بۆ نایکەن بەڵام کە نەکرێ ئەو لەگە نەکران هیچ ناگۆترێ پێ دوایە ناکرێ یان نایکەن نایکەن ئەخدی ئەوە کارە ساتەکەی بۆ نایکەن نایکەن یارە فەقەتە ئەوە سێشی ئەگەرنا ئەو تاکانە نموناوی ماڵە بەفەرم لەو شەودان ئەو شەوات ناو شەوی سەرتانە پاس ساعات وازە تەمەشا بزانە چ دەگوزرێت چ ناگوزرێت باسە بێلو ئەوە دەیکەم شار بەڕازێنەوەی کە بەڕازێنە بێ ناتوانم کێشەوە خەڵکە چارەسەرکەم کێشە موچە چارەسەرکەم لەبەر چی ناترێت دەستەکانت خۆش کاگەڕشەد گیان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس هیوادارم ئەوەی کە لە نەخۆشی و ناخۆشی و دەردەسەری و مەینەتی و کەم و کوڕی هەبوو لە 23 لە 24 چارەسەر بێ و ئیشاءالله ئەم چەند ساتەی کە ئێستا بەڕێمان کرد هیوادارین کە توانی بێتمان ڕێی ئێوە وەربگرین سەبارەت بە ساڵی 2023 و هیوادارین کە 2024 ساڵی خێر و خۆشی و تەبایی و خۆشگوزەرانی خەڵکی کوردستان بێ و خواتان لەگەڵ